تانی کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەن بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێت بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی سیستەمەکە 83 خوێنکار لێک وەردا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن وازات خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیار کردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤی. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 8 ئایاری 2024 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران و قسە و باس لەگەڵ کەربەدەستانی جمهوری ئیسلامی ئێران بەرنامەمان دەبێت. هەڵسەنگاندنی یەکی ئایاری ئەمساڵ بەرنمەیەکی تری ئەمڕۆمانە و هەروە هەفتەی ڕابردوو تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی کۆبوونەوەی ئنگشتی خۆی ئەنجامدا و لەم بارێشەوە لەسەر تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی قسە و باسێکمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوەی ئێوە بە سەرنج و تێبینیەک با کۆمنت ئەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز پێش ئەوەی قسە لە سەرێکی ئایاری ئەم ساڵ بکەین و هەروەها پێش قسە و باز لەسەر سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ ئێران با لە کاری جەماوەری و ڕێکخراوەیەوە دەست پێ بکەین و تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی کە باش 4 ساڵ لە کار و چالاکی کۆبوونەوەی گشتی ئەنجامانی بەست. بۆ ئەم مەبەستەش بە هەدینی حاجی بەکردارتاش ناسرا و بە ڕێوەر عارف لەگەڵماندایە. ڕێوەر عارف ئێوەرە باش و سپاس کە لەگەڵمانیت. سڵاو بناجیان سڵاو بۆ ئێوە و ڕێز و سەڵام هەیە بۆ هەموو بینەرانی و بیسەرانی کەناڵەکەمان. تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی هەفتەی ڕابردوو کۆبوونەوەی گشتی ئەنجامدا لە سلەیمانی. ئەگەر لە زاری خۆتان و پێشتری ئەم کۆبوونەوەیە
بووە چۆن بڕێوەچوو؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە ئێمە پێشتر تەواوی کۆبوونەوەکانمان لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو بە تابەتەوە بە شەما کە دەستێ سەرپەرشتیاری بوو لە دەرەوە بوو ئەوە یەک دوو جاریش بە هەمان شێوە ئێمە کۆبوونەوەی گشتیمان کردووە هەر لە ڕێگەی ئۆنلاینەوە بەڵام ئەم بابەتەی ئەم جارەمان یاخۆ کۆبوونەوەی دوایین کۆبوونەوەی دەستەی سەرپەرشتیار با بڵێن هەموو تۆڕەکان ئەو بەرەنجامەی لێکەوتەوە کە لاسێکی باشە ژمارەی بەرچاو لە هاوڕێیان و هەڵسوڕاوان و چالاکەکانمان لە شارەکانی کوردستان و هەندەران بەژاریتیا کرد بەتابەت لە کوردستان 6 شار نوێنەران و با بڵین کەسانی بەرپرسی تۆڕەکان بەشداری کرد هەروەها لە 3 وڵاتی ئەوروپیشەوە هاوڕێیانمان توانیان بەشداریکەن بە کۆی گشتی ئەم کۆبوونەوەی زیاتر لە 7 کەس بەشداری تێدا کرد و ڕۆژێکی خایان کە قسە و باسێکی زۆر لەسەر با بڵین نوێکردنەوە و ئەپدەیتکردنەوەی کاری ڕێکخراوەیمان لەسەر بڕیارەکان لەسەر پەیڕەوی ناخۆ لەسەر جۆری چالاشەکان و لەسەر ئایندەی ئەم ڕێکخراو و جیاوازیەکانمان لەگەڵ ڕەوشی ڕێکخراوەکانی تر و ئەو کاروبارانەی کە ئێمە ئەنجاممان داوە. بەڵێ ئەگەر ئازۆ بکەن کە لە ناوی ئەم 4 ساڵەدا دیارە لە راپۆرت و کارەکان و قسەوباسی کۆبوونەوە گشتەکەشتاندا هاتبوو تۆڕی هاوکاری کۆمەڵاتی لە ناوی ئەم 4 ساڵەدا چی کردبووە لە کۆبوونەوەکە ئەمە چۆن هەڵسەنگێنرا؟ لە ڕاستی ڕەنگە زۆر ئاسان نەبێ کۆکردنەوەی 4 ساڵ لە هەڵسوڕان و چالاکی لە ئاستی با بڵێم 10 شاری کوردستان و 6 دەستە و تۆڕی دەرەوەمان بەتابەتی و بەتابەت لە حاڵەتێکا کەمە یەکەم جار بوو ڕوبەڕووی یەکتر قسە و باسەکرێ دەرفەتەکە زۆر کەمە من تەنیا ئەتوانم ئەو شتەیەک بڵێم کە لە ڕاستیە لە راپۆرتەکەەوە دەست پێ بکەینەوە راپۆرتێک کە درا پێش هەموو شتێک کۆکراوەیەکی زۆم لە خەسی کورت و مختصەر بوو لەسەر هێڵی گشتی چالاشەکانی ئێمە وەکو تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی و هاوکاتیش ئەو باسە لەلایەن هاوڕێ عەزیزەوە پێشکەشکرا بەڵام دوجار بە هەمان شێوە نوێنەری تۆڕەکانی کوردستان نوێنەری تۆڕی ئەڵمان بە هەمان شێوە هاتن راپۆرتی خۆیان هەریەکان بۆ 5 راپۆرتەکانی خۆیان دایەوە دیارە ئاستی و باسدەی کار و چالاشەکانی ئێمە لەم 4 ساڵی ڕابردووە لە ڕاستیا زۆر گۆڕانی بەسەر هاتووە ئەگەر چیە شێرشتانەی قسەی لەسەرکرا شێوازی کاری ئێمە شێوازێکی بابووی سابت و جێگرینە بۆ بڵین 1 و 2 3 و 4 بەپێی ئیمکانات بەپێی قووە بەپێی توانای ڕێکخراوەی تۆڕەکانی ئێمە لە کوردستان بەتابەتی لە هەر شار و شارۆچکەیە زۆر کاروباری چالاک و کاروباری باش کراوە بەڵام ئەوەی کە باس کرا لە حەزمێکی گەورە حەزمێکە توانم بڵێم لە کۆبنەوەکەشە ئیشارەی پێکرا توانیمانە لە ئەم 4 ساڵەی ڕابردووە هەزاران خێزان بەسەرکەینەوە بۆ کۆمەکردن و بۆ هاوکاریکردن و بۆ با بڵین وەڵامدانەوە بە بەشێ لە نیازە سەرەتاییەکانیان لە بواری تەندروستیە لە بواری پێداویستی ژیانی ڕۆژانەیانە خۆراک وشکە جلوبەر ئەمانە وەکو ئەو شتانی کە ظاهیرن بەهەرحاڵ لە کاری ئێمە شتێکی جێگیر بووە بەڵام شتێکە زۆر جێگەی خۆشحاڵی بوو بە هەمان شێوە کاروباری ئێمە بوو لە بواری تەندروستیە لە ڕاستیە ئێمە تەنیا تقریبن لە شاری سلێمانیە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە توانیمانە نزیک بە 70 بۆ 80 کەس ئەمەلیات بکەین ئەمەش بۆ ڕێکخراوێکی وەکو ئێمە کە هیچ ئیمکاناتێکی نییە و هیچ ئیمکاناتێکی لە هیچ نهادوو کۆڕ و کۆمەڵ و دەوڵەت و حیزبێکەوە وەرنەگرتووە ڕەنگە تەنیا ئەو هەوڵە قەلای شەو ڕۆژە بێک هاوڕێیانی ئێمە لە کوردستان دەیدەن بۆ خاتوێ لە ڕێگەی دکتۆرەکانەوە لە ڕێگەی ئەو کەسانی کە لە کەتی تەندروستیا کارەکەن پەیوەندیشی فاش و فراوان هەیە کە توانیانە لەو بوارەوە بەهەرحاڵ دەستکەوتێکی باشی بۆ کارەکانی ئێمە بێ و خەڵکیێکی بەرچاو لە خەڵکی کوردستان با بڵێم سوودمەند بوون لە پێداویستەکانی ئێمە لە مەسەلەی عەمەلیات لە دەرمان لە پەیداکردنی عەرەبانە لە هەندێک مەسایل کە پەیوەندی بە شێوەیەکی گشتی بە مەسەلەی تەندروستیەوە هەبوو هاوکاتی بەهەرحاڵ لە بوارەکانی ئێمە هەنگاوی باشمان ناوە بۆ نمونە ئێمە لە بواری ژینگە کارمان کردووە ئێمە لە بواری دروستکردنی سندوقی هاوکاری کۆمەڵایەتیە لە شارەکانی هەولێر و بەتایبەت کەڵەکشیە کارمان کردووە و نمونەی زۆر بەدەستە و باش بوون کە بەشێ لە چالاشەکانی خۆیان لە ڕێگەی ئەم دەستانەوە یاخود ئەم سندوقانەوە جێبەجێ کردووە لە سلێمانی کاری زۆر باشمان کردووە لەم ساڵانەی ڕابردووە لە ڕێگەی هەلی کار و فێرگەوە هەلی کار دەتوانم
تقریبا بە پێی ئەو تەقلیدەی هەمانە 80 کەسی زیاتر لە ڕێگەی ڕاستەخۆی کارەکانی ئێمە بەرحال چۆنکارەوە یاخۆت ئەو فێرگانەی کە ئێمە هەمان بۆ دەرفەتێکی زۆر باشی کردوێتەوە بۆی خەڵکانێک لە بواری ئارایشتا لە بواری خەیاتیا لە بواری جۆرا و زۆری پیشە بارحاتوانیانە نەکەلەوەی لە ئەو بابرین فێرگانە بەشداری کەن تەنانەت بەڵگەنامەی فەرمیشیان پێ بدرێت و بارحاتوان دوای ئەوە بەشێکی بەرچاویان سوودمەند بوون لە بەڵگەنامە و لە فێربوونی ئیشەکە و چوونەتە سەر کارەوە مانە و زۆر کاریکە هەیە بە تایبەت لە بواری خزمە گوزاری پێداویستی سەرەتاییەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکە چوارچوەیەک بوو کە لە ئاسێکی زۆر باڵا هەموو ڕێکەکانی ئێمە لە هەموو شارەکانەوە گزارشی کاروباری خۆیان دایەوە کە چۆن بکەوە تەمانەمانە پێبەپی ئەمە شەندی ڕووداوی منطقەی و ناوچەوی هەبوو بردوماکردنی ئێران بۆ بابڵین ئەو بنکە و ئۆردوگانەی کە سەر بە ئۆپۆزیسیۆنی ئێرانین یا بۆ بوومە لەرزەکەی سووریا و تورکیا بەرحاڵ ئیمکاناتێکی یەکجا گەورە کۆکراوەتەوە تقریبا نتوانم بڵێم لە کوردستانە ئێمە زیاتر لە 8 تا 10 تن بەس خۆراک و پێداویستی و بەتانی ئەوشانمان کۆکردێتەوە ئیمکاناتێکی مادی باشمان کۆکردێتەوە پێ و بارحاڵ کارمان لەگەڵ بەتابل لەو شوێنێک کە پەیوەندی بە ئەمنیەتی ژیان و گوزەرانی خەڵکی کرێکار و زەحمە کێشا هەبووە بەشێکی کە بوو لە کاری ئێمە کە توانیمانە بەتابەت بۆ کرێکارانی ژینگە بەتابەت بۆ ئەو شوێنانەی کە بارحاڵ پێویستیان بە هەندێک پێداویستی سەرەتایی هەبووە دەورت دەسیر و کاریگەریشی باشمان هەبێەوە بارحاڵمانە پێویستی ئەگەر چی بۆ تێبینیەوە بێ لە بەرچاوبرین ناو شارەکانە جیاوازی بووە شاریوە هەبوو لە چەند بوارە لە بوارانە چالاک بووە دەورێکی باشی بووە بۆ شاری واشەیە بارحاڵ زیاتر لە بوارێکە دوو بوارە بڵێم چالاکی پێشتر ئاماژەت بەوەدا کە ئەوە بەرجەستەکرایەوە جیاوازی ئەم ڕێکخراوە لەگەڵ باقی ڕێکخراوەکانی تر وەک دەزانین لە کوردستانە کۆمەڵە ڕێکخراوی تر هەیە کە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش ئامانجیان یارمەتیدانی بەشی کەم دەرامەت و هەژارانی کۆمەڵگا بێت جیاوازی تۆڕی هاوکاری کۆمەڵاتی لەگەڵ باقیەم ڕێکخراوانی تر لە چیدا بەڵێ ڕاستیامێکێ بوو لەو تەوەرانی کە لە نێو کۆبوونەوە کاقسە باسێکی چڕوپڕی لەسەرکراوە ئەتوانم بڵێم بارحال بۆ بە یەکێ لە مەحورەترین ئەو کارانەی کە قسەی لەسەرکراوە دوجا بڕیارنامەشی بە دوای خۆیان هێنا ئەویشەوەی بابەتەکە بۆ ئێمە لە سەرەتای دروست بوونمانەوە شێوازی کارکردنمان نەریتمان با بڵێن ئەو شێوازی کە دەستمان پێکردووە شێوازێکی تازە بوو دەستبردننی ئێمە بۆ دروستکردنی ئەم تۆڕانە لە هەندەرانەوە بوو وەختێک کە تۆ ڕێکخراوێ لە هەندەرانەوە دروستەکەی کاری لە هەندەرانەوەکەی ئاسان نییە بۆ ئەوەی کە ئەو ڕێگە و سنت و ڕەوشتانی جێبکەوە بەتابێت لەو شوێنە کە ئێمە لە ڕاستیە کۆی ئەو ڕێکخراوانەی کە کۆمەلگای مەدەنی و ئەحزابی سیاسی و بزوتنەوە سیاسەکان هیان بووە هەموویمان تاوتێ کردووە و ویستومانەوە بەکردەوە ئیشێکی کەمان کردووە کە جیاوازی هەیە لەگەڵ ئەوان جیاوازەکان ئەوەیە بۆ ئێمە بووەتە شناسنامە بۆتە نازنامەیەک ئەمە هەتا تەنان لە پەیڕۆ پرۆگرامی ئێمە بارحە زۆر بە بەرجەستەوی بەرچاوی دیارە ئێمە ڕاستە بارحاڵ تۆڕەشی بۆ هاوکاریکردنی خەڵک بەڵام ئەساسی ئەمە هاودڵی و هاوخەباتی و هەرەوەزیە ژیان و گوزەرانی خەڵکە لە هەر حاڵە ئێمەمانەوەیە لە ئاسێکە ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک چاوەڕوانیەکانیان بچێتە ئەو شوێنەی کە عیزت و کەرامەت و ئینسانی خۆیان پارێزراو بێ و چاوەڕوانیان هەبێت کە کۆمەلگا بەرپرسیارەتیان لەسەر خۆیان دیاری بکەن بۆ خاتیەوەی کە بارحاڵ ئەگە گرفتێکی ئابوووریان هەیە یا ئەگەر کێشە و گرفتێکی کەی جۆری کەی مائیشەت و گوزاریان هەیە ئەمانە ئەبێت لە کاری ئێمە ڕێندانەوەی لە چەند ساڵی ڕابردووە زۆر بەرجەستە هەبووە لە شێوازی کارکردمانە لە تەوزیعکردنی پێداویستیەکانە لە ئەو شتەی کە ئەڵی نازنامە ئێمە ئینسانی ئێمە زۆر جاری وابووی خەڵکانێکە بۆ سەر بە هەرچی کۆڕ و کۆمەڵێ بوو هەر لایەنێ بوو هەر تەرەفێ بووە کابارە باوکی ممکنە بەرحاڵ کەسی وا هەول لە کارەکانە گیراوە لە زیندانایە بارحاڵ بە کەسێک بووە ناوزەت بووە کە سەر بە داعشە بەڵام مناڵەکەی جەریمەی نییە کە پێویستی بە عملیاتێ و تۆڕەکەی ئێمە نەتوانێت کە بەشێکی زۆر لەم ڕێکخراوانە ڕەنگە بایکۆتیان کردبێ بەوەی کە بارحاڵ نەچوونتە ژێرباڵی ئەوەی کە بە هەرچی پاسا و بەهانەیەک بێ وڵام بە نیازی ئەم مناڵانە بدەنەوە یاخۆ ژنانێکە لە سووریەوە هاتوون کەسانێک بوون کە پێویستیان بە عملیاتە بۆ ئێمە بۆ نەوێنیشینەوە کە ئەم خەڵکەیە لە چووە هاتووە ئەم خەڵکەیە 2000 پێویستی بە ئیمکانات و هاوکاری و هاودڵیە وەختێک کە پەنایان هێناوەتە بەر ئێمە وەختێک کە ئێمە ئیمکاناتێکمان هەبوو هەوڵمان داوە کە جوابیان پێ بدەینەوە ئەمە لە ئەوەی کە هەتا تەنانە دەچین کە بسکۆلەترین ئیمکانات دابەشەکەین لە نێو خەڵکە ئێمە عشوایی ناڕۆین بارحاڵ هەروە ناچین لە ناو خەڵکەوە
چین لێکۆڵینەوەکەین چین بە دواسوونەکەین لەسەر و خێزان و ئەو کەس و خەڵک و لایەنانی کە هاوکاری کۆمەکەکانیان گەردە دەست ئەو کەسانی کە پەیوەندیمان لەگەڵاکەن لە حدی ئەقلی ئیمکاناتی ئێمە بەهرەمەند ئەبن ئەوان لە ڕێگەی ئێمەوە ئەگەر ژی زۆر کەمە بەڵام ئەوەی کە زۆر بەلامانەوە گرنگ بۆەوە گرنگە لە ئێستش و لە ئایندە شاوەیە کە عیزەتی کەرامەتی ئینسانیان چۆنە پارێزرێت چۆن لەگەڵ ڕێکخراوەکانی کە زۆر جاری وا دەبینین لە دەستگاکانی ڕاگەیاندنە مناڵێ ژنێ بۆ خۆی وەکو پێشەکی 5 دقەبێ بیگرێنن عەزابی بدەن ناڕەحەتی بکەن بەرحاڵ بهێنە سەر چۆک بۆی کە بپارڕێتەوە بلاڵێتەوە کارێ بکە کە کاریگەری بەو شێوە بۆ ڕۆشتە لەسەر با بڵێن دەوروبەرەکەی هەبێ بۆی لە ڕووی سۆز و سۆزداریەوە ئاوڕی لێ بدەنەوە کە لە کاتێککە ئەمە بۆ خۆی ئەگە مناڵێ ئەگەر ژنێ و شیاری کێتەوە یاخۆت بەرحاڵ ئەگەر پێی بڵێ ئەمە ئارەزووتوێ ئایا ئەم کارە ئەتوانی بکەی یا ئەم کارت پێخۆشە لە ڕاستیا بە هیچ جۆرە من گومانێکی گەورەم هەیە هیچ کەسی حەز ناکە عیزەت و کەرامەتی ئینسانی خۆی بێنێتەوە و ئاستەی کە لە هەرحاڵ بەو شێوازانەی کە باو دەبینین تعامل لەگەڵ ژیان و کەسایەتیانە بکرێ ئەمە زۆر جار بەم ڕۆژگارە دەبینین ئەم ڕێکخراوانە و کەسایەتیانە دێن بە زۆرێک تعامل لەگەڵ میسانەکە وەکو ئەوی کە کەسانیشان بە بەردەگرت بێ بۆ وەڵامدانەوە بە نیاز و پێداویستیەکە ئەمە لەوە بگەڕین کە بەرحاڵ لە پشتی ئەمانەوە چەند کۆڕ و کۆمەڵ و منەزەمۆ ڕێکخراو هەن کە ئیمکاناتێکە بەدەستیە هێنن ئاخۆ چەند بەرابەر بەوە خۆیان لێ دەخۆن نەتا بە ئاشکرا ئێستا هەندێک لەو گروپ ڕێکخراوانە بە ئاشکرا دەڵێن ئێمە نووسینگەمانەیە خەڵکانێکمانەیە چالاکن کارمەندمانەیە موظفمانەیە وێ بەشێ لەو ئیمکاناتەی کە وەری دەگرین دەیدێنەوە بەوانە لە کاتێکە ئەو بەشە لە ڕاستەکەیە ئێمە نمونەی خەڵکانێکمان لا هەیە هەتا کەسا تۆش کاتی کردوە لە لای ئێمە شەکوای هێناوە بۆ ئەوەی کە پارەیەکە دراوە کۆکراوەتەوە 10 ملیۆن بۆ 11 ملیۆن بووە بەڵام 5 ملیۆن دراوە 4 ملیۆن دراوە بوو مەبەستمەوەی بەرحاڵ لەم جۆرە ئیشە لەنا ئەو ڕێکخراوانەشا کەم نین لە ڕاستیە بووە بە حاڵەتێکە هەتا ئەتیمادی خەڵق بە ئەم نوع لە ڕێکخراوانە گرفتی دروست کردووە ئەگەرچی بەرحاڵ لەنا هەموو ڕێکخراوەکانە هەتا ئەستا لە 4 ساڵ کاری ئێمە و لە ئەو ڕەوشت و ڕۆگەی کە ئێمە گرتمان لەتەبەر یەک نمونە و یەک کەسیش نەبوو قسەی لەسەر ڕێکخراوەکەی بە هەرەمە نیشانەی وەی ئەو ڕەوشتەی کە ئێمە گرتمانەتەر ئەو جیاوازەی کە ئێمە لە ڕووی ڕێکخراوەیە و لە ڕووی ئینسانی و هەمان و لە ڕووی ئەو نازنامەی کە شانازی پێوەکەین کە هەمانە بەرحاڵ شێوازێکە کە تەنانەت تاسیر و کاریگەری لەسەر ڕێکخرا و کۆڕ و کۆمەڵە و دەستەکانی کەشا هەبووە سەردەمانێکە بوو هەر کەسێ بەرحاڵ بچوایە 2 کیلۆ برنجی بکردایە دەڕسمی لە تەنیشتەوە لەکردی بەڵام ئێستا بینی لە کوردستان ئەو شتەیە زۆر کەم ڕەنگ و ئیسtisنا ئەو حاڵەتانە دەبینی یا بەرحاڵ ئەگەر کۆمەک بە خێزانێ بکرایە زۆر پێشەشی پاشەشی بۆ پیان ڕازانە ئەو کەسانە ئیجبارە کرد وەصف ستایشیان کرد لەمانە هەموو ئەو ڕۆژتانن کە جیاوازەکانی ئێمە بەرحاڵ دەبێ لەسەر ئەو چوارچێوە بێ کە ئێمە وەکو ئینسان تعامل لەگەڵ خۆمان و دەوروبەرەکەشمانە بکەین بۆیە بەرحاڵ باسی ئێمە کاری ئێمە تەنیا ئەوە نییە کە ئێمە لە ڕووی مادیەوە ئەتوانی ئەو خەڵک و کەوتیش لە شتانی کە باسی زۆر لە سێکراوەیەکە لە داهاتوو ئێمە دەبێت و پێویستەکە بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی ئەو خەڵکانە بگەڕێم بچین لەگەڵ ئۆرگانای دەوڵەتیە لەگەڵ وەزارەتەکانە وەزارەتی کارە وەزارەتی بەڕۆژێ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە وەزارەتی تەندروستیە لەگەڵ ئەمانە بکەین جەدەل و جەنگ و جەدەلەوە بۆی بەرحاڵ بتوانێت بەشێ لە ئیمکاناتێکە لە کۆمەلگا هەیە لە دەستی حکومەت و دەسەڵاتە هەیە بۆ خەڵکەیە کە بەڕاستی بەدەستی ناگا بۆ خەڵکی بەڕاستی دەستیان ناگاتە ئەو شوێنانە ئەوە ژێشێکە لەو بوارانەی کە کاری ئێمە دەوڵەمەند و فراوانترە کات بووکە بتوانین لە ئیمکاناتێکی باشترین بەشێ لە ئەوەی کە وعی وشیاری خەڵک بەرینە سەرەوە دەستگای ڕاگەیان و کاروبارەکانمان بەرحاڵ ئاسێکی بەڵات باشتر بێت ئەمانە بەخۆی گشتی بەرحاڵ توانێتی سیمایەکی جیاواز ئێمە بدا بێتەوە دوازار لە ئەو ڕۆژە تەواوی بەشداربووان ڕۆژێکی پرشاد و دڵخۆشکر و پڕ ئەنەرژی بوو کە حتا ئێستاژێمە ئاسەواری ئەوە دەبینینەوە بۆ یەکەم جار 70 کەس لەقاعەکە کۆبێتەوە یەکترە ناسین و ئەزان هەمویان لە ڕێکخرا و دەستێکە بەبێ بەدەل لەوەی کە هەر ئەفکار و بیر و ڕایشان زۆر ڕاشکاوانە هەرچی باسیشان هەیە دەیکەن و سەرنجام ئەنجامگیریشی زۆر سوودمەند و باشیشی لێکرد و دوای کۆبنەوەی گشتیمان هەتا ئێستا ئینسان ئەحساسی تاقەوزەیەکی زۆر باشتری هەموو ڕێکخراوەکانی ئێمەکە و ئەوە ئەم ڕەوت و ڕەوەندەیە کە لە ناو ئێمە زۆر گرنگیە دەین بە ئەو هەویەتە ئینسانی کە بەدەل لەوەی کە منت و هەر و هاوڵاتیە بیر و ڕاکی چییە ئەفکار و ئاینی چییە چه جۆرە بیرەکاتەوە بەڵام چوارچێویشی گشتی ئەم کۆمەلگایە پێویستێتی بۆ ئاسایشکردن و باشکردن و گوزەرانی خەڵکو و حیاتی خەڵکو بۆ نەریتێکی ئینسانی شەڕۆژێڕانە کە بتوانێ ژیانی خەڵق نەکرد لەو ڕێگەیەوە کە هەربیکێ بێدەمیەوەکو پندەکە لێبار هەموو ڕۆژێ ماسی بەرێ ئێمە پێویستمان بۆ هەیە کە فێری ماسی گرتنیان بکەین بۆیە لە
پێرگە ئەەکەینەوە بی لە هەلی کارەکەینەوە بی لە کاری هەرەوەزی دەکەینەوە بی لە کارگەریشی کارەکەینەوە کە بەرحاڵ ڕێکخراوەکانی کە هیچ جەربی لێ ناکەن و هەریانەوەی ئینسان لە سوپاچەوە دەلیکراوەدا بینێتەوە و ئەمانە هەمووی نیشانە دەرێمە و ڕێکخراوانە فاصلەیەک و جیاوازێکی بنچینەوەی بنەڕەتیمان هەیە وەمە وەکوتم لە پێڕێ پرۆگرامەکانیشمانە بەرحەزۆ بە ڕۆشنی دیارە. دوسیارم سەبارەت بە کاری ئایندەتان بێرە بەدووە چی کارێکی ترتان لە دەستورکارە ئەگەر چی خۆتان ئاماژەتان بە هەندێکی کرد یان قسەیەکی تر ئەگەر لە هاوکاری کۆمەڵایەتەوە ماجوتانێ ئاماژە کردن فەرموو. لە ڕاستیە یەکێرە گرنگی باسەکانی ناو کۆبوونەوە ئەو بوو کە ئێمە دەستەی سەرپەرشتیارمان فراوان کردەوە و هەموو نوێنەری هەموو شارەکانی کوردستانمان هێنایە سەر ئاسی دەستەی سەرپەرشتیار لەسەر دەستەی سەرپەرشتیاری ئەمە لە 6 کەس کەسەوە بۆ بە 14 کەس. ئەمە هەم زەرفێتێکی باشە بۆ دەخالەتی و ڕەفیقانە بۆ گۆڕینەوەی ئەزمون و بۆ جێبەجێکردنی ئەو نەخشامەلەی کە ئێمە هەمانە بابەتێکی کە پیاسچوونەوە بوو لەسەر مەسەلەی پەیڕێنەوەخرە و مۆمەوازن کە بەرحەل لەو بارەوە ئیشکالاتی یاخۆت ئیدغامێکە بوو کە پێویستە بابەتێک بوو کە لە حاجەگەی ڕاوەسانی زیاتر بوو مەسەلەی بنیان نانەوە جێخستنەوەی کاروباری ئێمە لە ناو تۆڕەکان و هەڵسوڕاوان و با بڵێن فراوانکردنەوەی بازنەی تۆڕەکانمان لە کوردستانەوە مەسەلەیەکی کە بوو کە کارمان بۆ کردووەکو یەکێ لە کار و ئەولیاتەکانی خۆمان ئەومان کردووە پیاچوونەوە و با بڵێن بنیان نانەوەی سندوقەکان لە سندوقی هاوکاری لە هەموو شارەکانی کە کوردستانە کارشکەی ئێمە بووە مەسەلەی ژینگە مەسەلەی کارێکیکە ئێمەیە کە بەرحەل لە داهاتووە نەخشەی ڕۆشنترمانە بێ لە بواری نەخشە ئەو بوارە چیەکەی وەکو باسمانکە فێرگە و هەلیکارە بە هەمان شێوە سەر پێخستنەوەی کاری ئەمە لە پەیوەند بە کاروباری تۆڕی هاوکاری تەندروستی ئێمە لە دوو بوارە ئەتوانم بڵێم پێویستە بە سەر پێخستنەوەی هێمە و تۆڕەمان دەورانێ تۆڕێکی زۆر بەتوانە و بە قابلیت و بە ئەزمون بوو ئیتر بە هۆی هەندێک گرفتی خۆمانەوە بارحەڵ ئێمە لەم ساڵانەی ئەخیرا تووشی هەندێک گرفت بووی کە نەمانتوانیت کاری ئەو تۆڕەمان ئەوە بکەینەوە ئێستا دامان ناوە لە دەسوکاری خۆمانە کە بتوانین هەم ئەپدەیتی کەینەوە هەم لە ڕاستیە ئیمکاناتێکیشمان هەیە بۆ کردنەوەی کلینیک ئێمە لە ڕووی مادیەوە ڕەنگە بارحاڵ کۆمەڵی کێشەمان هەبێ لە کوردستانە بەڵام ئەبێ ئەوەش ساختکەینەوە چونکە ئێمە لە هەندێرانەوە توانیمانە ئیمکاناتێکی با بڵێن پێداویستی یاخۆت ئامێری تەندروستی باش بۆ دروستکردنی کلینیشێ بکەینەوە بەڵام ئەمە نەمانتوانی لە کۆنگرە ساغی بکەینەوە بۆیە ئەمە چوار بڕیاریکەمان هێناوە کە لە دەستەی سەرپەرشتیارە لە داهاتووە بە دواسوێنی لەسەر بکەین و بتوانین بەرحاڵ کار لە پەیوەند بە ساختکردنەوەی یەک بێشی ئەو نەخشانە بکەین کە ئێمە لە کۆبوونەوەی گشتیا باسمان کردووە. با هیوای سەرکەوتن بۆ کارەکانتان بەهادی حاجی بەکرتار تاشناسا و بە ڕێوار عارف زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە بناجان سپاس سڵاو بفرێتنێ بۆ هەموو خۆشەویستان فیدرانی بیستران. زۆر سپاس. ئازیزان باش چەند چرکەیەکی تر بەردەوام دەبین سەبارەت بە سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران لەگەڵمان بێنەوە. ماڵە بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ تاران لە ئێران تەوەری دووەمی ئەم ڕۆمانە و تاوتوێی دەکەین لەگەڵ سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان خەسرەوسایە. خەسرەوسایە ئێوەرت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش و ماندوو نەبن. لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم کە لە ڕوانگەی ئێوەوە لەم دۆخەی ئێستاوە سەردانی نێچیروان بارزانی بۆ ئێران مەبەستەکەی چییە و لە چی چوارچێوە و دۆخێکدا ئەمە ئەنجامەدرێت؟ بەڵێ تەمان ئێمە هەمومان لەم چەند هەفتەی ڕابردووە شایەتی ئەوە بووین کە جموجۆڵێکی سەردانەکانی نێچیروان بارزانی بۆ لای حیزبە عێراقیەکان پاشان سەردانەکەی ئۆردوغان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان سەفەری سەرۆکیەکێتی نیشتیمانی بۆ ئەمریکا ئەمانە مەجموعەیە جوڵن کە گزارش لە ئاڵوگۆڕ و گۆڕانکاریەکەن کە لە عێراقا هەیە وەکو بەشێک لەو گۆڕانکاری و
بارودۆخی کە لە جیهان و ناوچەکە بە تایبەتی بە دوای دامرکانەوەی کێشمەکێشی نێوان ئیسرائیل و ئێران هاتووە تەکایەوە. ئێستا گەرچاوێک بگەڕین بە ڕاگەیاندنەکاندایە ئەو تەسریحاتانەی کە سەرانی دەوڵەتانی منتیقا زلهێزەکان ئەیدەن هەمویان باز لە ئارامکردنەوە و ئیستیقرارکردن و جێگیرکردنی دۆخێکی سەباتی سیاسی لە عێراقاکەن. ئێران، تورکیا، ئەمریکا وەکو سێ هێزی ئەسڵی کە لە عێراقا دەخاڵەتیانێ هەموو خوازیاری ئارامکردنەوە و ئیستیقرارکردن و دامرکانەوەی تەشەنوجەکانەکەن. ئەم سەردانی نێچوان بارزانی گۆشەیەک لەم وازعەتە پیشانە کە هەموو هێزەکان خەریکی ئاڵوگۆڕێکن لە پێگەی خۆیانە، جموجۆڵەکەن بۆی کە باڵانسی هێز ڕاگرن کە بتوان پێگەی خۆیان ڕابگرن. بە تایبەتی ئەم سەردانی نێچیروان بارزانی بۆ ئێران بە دوای ئەو تەشەنوجادێک کە لە 4 مانگ لەمەوە بەردوایەوەی کە ئێران بە بەهانەوەی کە پێگەی ئیسرائیل لە هەرێمی کوردستانە و بە ئاشکرا بەبەرچاوی هێزەکانی ئەمریکا و تورکیا و دەوڵەتانی منتیقەوە هەولێری بردومان کرد و ئەو هەڕەشە و کوڕشانی کە هەردوو لە یەکتریان کرد. ئێستا هەردوو لایەن هەوڵەدەن کە شەرایط ئارام بکەنەوە، عادیکردنەوەی مناسەباتی بینی پارتی بە تایبەتی لەگەڵ ئێرانە. بەڵام ئەمە خۆی ڕنگدانەوە و لە درێژکراوەی ئەو دۆخەیە کە ئەردوغان بە دوای ئەوەی کە هاتە عێراق ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی عێراقا مجموعەیە تەوافقاتی کرد لە ڕووی اقتصادی، ئەمنی، سیاسی، بازرگانی، مناسباتی بینی عێراق و تورکیا. ئەمە وای کرد پێگە و ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان لاوەچی بووە لە چاو ئەو دەورەیە کە پێشتر لەگەڵ تورکیا بووبی کە موقعێکی ئیستراتیژی تریە بوو. تورکیا ویزە ڕێگای پارتیوانە دەخەڵە لە وەزعی عێراقا بکە، بەڵام ئێستا تورکیا ڕاستەوخۆ لە ئەوزاعەکە دیارە ئەمە بەزەرەر و بە زیانی مۆقعی ئێرانە. بۆیە ئێران بۆەوەی کە هەژمونی خۆی لە عێراقا پێکبێنێ لە گۆشەی چابێ تەمینی ئەو هەژمونی لە عێراق لە هەرێمی کوردستان شابکە. بە تایبەتی ئیستراتیژی ئێران بۆ دەخاڵەت لە هەرێمی کوردستانە یەکێتی و بنەماڵەی تاڵەبانیە. بەڵام ئێستا بین یەکێتی نیشتیمانی و بنەماڵەی تاڵەبانی خۆیان لەگەڵ قەیرانێکی ناوخۆی حیزبەکەیان لەگەڵ پێگەیەکی زەعیب لە ژێر فشارەکانی دەوڵەتی تورکیایە. ئەمە کافی نییە بۆ جمهوری ئیسلامی، بۆی ڕاستەوخۆ بتوانێت دەخاڵەت و نفوزی خۆی لە هەرێمی کوردستانە گیرکە. ئەیژەوەیە کە احتیاجی بۆیە کە پارتی جۆرێک لە جۆرەکان ڕاکێشێەوە دەری کێشێ لەم شەرایطەیە کە تورکیا ڕاستەوخۆ لەگەڵ عێراقا تەوافقاتی کردووە. لەسەری پارتیشۆ دیارە پارتی بۆی مهمە، بۆی گرنگە کە باڵانسی هێز ڕاگرێ، ئەزانێ ئەوزاعەکانە گۆڕێ، موقعی دەوڵەتانی ناوچەکە ئەگۆڕێ تا سەر ناتوانێ هەموو وەکو دەڵێن هێڵکەکانی بخاتە سەبەتی تورکیاوە. بۆیە بۆ لایەنێکی تر بۆ ئەگەڕێکە تا بتوانێت باڵانسی هێزی خۆی ڕاگرێ بە تایبەتی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی، لە بەرامبەر ئەو قەیران و کێشی کە لەگەڵ بەغا هەیەی بە تایبەتی پارتی باشە زانێت کە ئێران نفوزی هەیە لە ناو حزابەکانی شیعەوانە، دەسەڵاتیان هەیە، حکوومەتی عێراقیان بەدەستەوەی، دادگای فیدراڵیان بەدەستەوەیە، مەسەلەی دارایی و ناردنە دەرەوەی نەوت و بانک و هەموو ئەمانە وردە وردە خەریکە دەسەڵاتی بەغام خۆی سەپێنێ بەسەر هەرێمە. بۆیە بۆ ڕاگررتنی پێگەی خۆی ناچارە ئەویش بێ لەگەڵ بەرەوپیری تاران بچێەوە سەفەرکا و لەو نێوە تەوافقاتکەن. بە بڕای من ئەم چوارچێوەیە پیشانمانەدا کە هێزەکان خەریکن هەریەکەی بۆ باڵانسی خۆی ئەگەڕێ بۆی بتوانێت هێزی تازە پیاکە بۆی جێگا و ڕێگای خۆی قایم بکە. من پێم وایە ئەم سەردانەی نێچوان بارزانی لەم چوارچێوەدایە. بەڵام لە پەیوەند بەم سەردانەوە زۆر بابەت لێک دراوەتەوە و تێڕوانی بۆ کراوە بەجیا لەوەی کە خودی نێچیروان بارزانیش باسی لە هەندێک بابەت کردووە کە باس کراون. ئەمێت بۆ نمونە لە مەسەلەی هەڵبژاردنەوە باس بکەم کە زۆرێک پێیان وایە پارتی ئەوێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان دواخرێت وە بەو پێی کە ئێران پێگێکی بەهێزی هەیە لە عێراقدا و ئەتوانێت بڕیارێکی لەم چەشنە بدات. بۆیە پەنای بۆ ئێران بردووە بۆ ئەوەی کە ئەم ئامانجەی بچێتە پێشەوە. ئێوە ئەمان چۆن دەخوێنەوە؟ لە ڕاستیە ئەم مەسلەی بەدەر نییە، هەرچەندە هەم ڕاگەیانەکانی جمهوری ئیسلامی ئەوەندەی من متابعام کردوێ، هەم خودی پارتی و سەرانی ئەوان لە ڕاگەیانەکانە باسیەوان کرد کە گوایان سەردانە بە هیچ جۆرە باسی هەڵبژاردن نەکراوە. بەڵام من پێم وایە ئەمە بەلارەدابردننی ڕای گشتی خەڵکە هەر بە دوای هەفتەیەک تێنەپەڕی بە دوای با بڵێن گەڕانەوەی ڕاستەوخۆی نێچیروان بەرزانیە ڕاستەوخۆ مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەت
لە دادگای فیدراڵی عێراق شکاتی کرد و داوای کرد کە هەموو پرۆسی ئەو پرۆسی کە کۆمیسیۆنی هەڵبژاردن پەیڕەوی لێکرد و تا قرار بوو لە ماوانەیە ئیتر ناوی کاندیدەکان و وەرەقە پڕکاتەوە بڵاوی کاتەوە ئەم شتانە هەمووی ڕاگیرە و هەتا ئێستا قسە و باسەکان ڕووی لەوەیە کە دادگای فیدراڵ خەریکە ئەو کورسیانەی کە لە سەر بەناوی کۆتاکانەوە سڕایەسا خەریکەن لەژێر ناوی گێڕانەوەی مەسیحەکان بێنێتەوە. ئەمە نیشانەدا کە معلومە کە لەو کۆبوونەوەانەشا باس کراوە. من وەکو لە قسەکان ئەوتم پارتی دەیەوێ پشتی ئەو ئەحزابە نەیارانەی لە عێراقا ببەستێ بە ڕێکەوتن لەگەڵ پارتی بە تەنازوڵکردن بە تەسلیمبوونی هەر داوایەکی جمهوری ئیسلامی لە هەرێمی کوردستانە پارتی ئەوە جێبەجێ بکات بە خاتری بتوانێت هاوکێشەی هێز هەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی و هەم لەگەڵ ئەحزابە شیعەکان کە لەژێر نفوزی ئێرانە ببەستێ. بە بڕای من بە دەرنیە حتمما لەژێر پشتی پەردەوە باسی مەسلەی ئەمنی، مەسلەی موچە، مەسلەی ناردنەدەرەوەی نەوت، مەسلەی هەڵبژاردنیشی کە لەو مەسەلانەی کە حتمما پارتی باسی کردووەوە چا ئاماژەکان نیشانەدەن پێچوانەیە و تەسریحاتانی کە نوێنەری سەرۆکایەتی هەرێم ڕایگەیاندووە ئەوەی کە لە ڕاگەیانەکانی جمهوریەوە هاتووە جمهوری ئیسلامیەوە هاتووە حتمما بازم مەسایلانە کراوە و ئەوانەی چێکە لە ئامانجە لاوەشیەکانی سەردانەکەی نیچیروان بارزانانی هەچەند من لە قسەکانی وەڵا باسم کرد ئەو بۆ ئەوەیە کە بتوانێت یەک بعدی ئیستراتیژی تر بۆ ڕاگررتنی باڵانسی هێزی خۆی لەگەڵ حزابی شیعە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە بەتایبەتی لە بەرامبەر یەکچێتیە ئەو تەوازنە ڕاگرێ بۆیە وردە وردە بەتایبەتی لە قۆناغێکا کە بۆی دەرکەوتووە کە تورکیا ڕاستەوخۆ خۆی دەخاڵە لە وەزی عێراقاکە و اتفاقات لەگەڵ حیزبە عێراقیەکانە و دەسەڵاتی مەرکەزاکە بۆیە پارتیش دەسەوەسان ناوەسێ و ئامادەی هەموو تەنازولەکە بۆ جمهوری ئیسلامی بەخاتەوەی بتوانێت ئەو فشارانەی کە لە مەرکەزاکرێت لە ئەحزابە شیعەکان و لایەنگرانی جمهوری ئیسلامی ئەوانەیە ئەو فشاران لەسەر خۆی کەم کاتەوە بتوانێت داخوازی و داواکانی بەرێتە پێشەوە کە لە یەکیشیانە مەسەلەی هەڵبژاردن و تاخیرکردن و یا جێبەجێکردنی ئەو مەرجانەیە کە لەسەری هەڵبژاردننی ڕاگرتووە. بابەت دوو بابەتی تر کە گرنگە ئاماژان پێ بدەین و لێرە قسان لەسەر بکەین یەکێکیان موچەیە. نێچیروان بارزانی وتی چیتر نابێ بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێتە هەواڵ. ئایا ئەمە بۆ لە ئێرانەوە ئێران موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئێرانەوە دیاری دەکرێت یاخود هەروەها مەسەلەی ئەوەی کە پێوترێ ئەمنیەت و ئاسایشی سنوورەکان یان بەگشتی ئەمنیەت و ئاسایشی هەردوو لاکەیکێک بۆ لە تەوەری قسە و باسەکان ئەمانە بەکردەوە ئەکرێمانایان چی بێت؟ بە بڕای من بەرلەوەی باسی موچەکەین مەسلەی ئەمنیە. ئەگەر ئێمە چای بە سەردانەکەی نێچیروان بارزانی ببین سێکەین لەگەڵ شامخانی کۆبووتەوە لەگەڵ سوپای پازاران کۆبووتەوە لە غورفەی تایبەتە لەگەڵ خامەناییە دانیشتووە کە ئەمانە نیشانەدەن کە حتا تەرچیبی وەفدەکەی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم کە ڕۆشتووە وەزیری ناوخۆ براوە بەحث لەسەر کۆمیتەی ئەمنی کراوە. بە بڕای من ئێران ئەوێت زیاتر ینی ئەم سەردانە لە بۆعدی ئێرانە زۆرتر ئەوێ نفوز و هەژمونی ئێران لە هەرێمی کوردستان بەتایبەتی درێژ بێتەوە بۆ ناوچەی ژێردەسەڵاتی پارتی ئامادەی دەربڕیوە و خودیەوەی کە وەزیری ناوخۆی هەرێم بۆتە ئەندامی کۆمیتی جێبەجێکردنی مەسلەی ئەمنی لە ژێر ناوی جێبەجێکردنی ئەو قەرارداد و ڕێکەوتنی کە لەسەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەرێمی کوردستانە کراوە ئەمە بەهانەیە کە بەدەستەوە گیراوە بۆەوەی کە بتوانرێت نفوزی ئێران لە ڕووی سەربازیەوە و من پێم وایە ئەمە واوەتر لەوە ئاڕواکە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کۆنتترۆل کرێن یا چەک بکرێن کە ئێستا بە عملی ئەم کارانە جێبەجێ کراوە. من پێم وایە جمهوری ئیسلامی زۆرتر باری ئەمنیەتی هەیە بۆ گوێزانەوەی نفوزی خۆی بۆ ناوچەی پارتی و بۆ لێشەوە بۆ سەراسەری هەرم چونکە قەزەی جمهوری ئیسلامی ئێران مەسەلەی معارەزەی ئێرانی نییە لە هەرێمە قەزەی ئەوەیە کە ئەوێ پشتی جەبهە لەو قەیرانە ببەسێکە لە ناوخۆی ئێرانە هەیە. ئێمە زانین کە هەموو ڕۆژێ ئەترازاتی جەماوەری لەژێر ناوی ژن ژیان ئازادی لەسەر مەسەلەی کرێ لەسەر مەسەلەی موچە لەسەر ئازادیەکان لەسەر مەسەلەی حیجاب هەموو ڕۆژێ خەڵک ناڕزاتی هەیە و جمهوری ئیسلامی لەوە گەیشتووە کە ناتوانێت بە تەنیا بە سەرکوت یا بە هەڵخەڵەتاندن یا بە بڵاوکردنەوەی پروپاگەندەی پوچ خەڵک بەرێتەوە ماڵەوە یعنی جوڵانەوەی ناڕزایەتی ژێرپەی جمهوری ئیسلامی لەرزاندووە ئەویش پێویستی بۆیە کە پشتی ئەم
لایەنانەی کە کاریگەری لەسەر ناوخۆ ئێرانەیە ببەسێت ئێمە نابێەوەمان لە بیرچێ ئاعترازی جەماوەری لە دژی دەسەڵاتە سەرکوتگەر و فاسد و گەندەڵ و باتڵەکان لە جمهوری ئیسلامیەوە تاگاتە حکوومەتەکەی لوبنان تا سوودان تا هەرێمی کوردستان تا عێراق ناڕزایەتیشی جەماوەری یەک پارچەی چینایەتی هەیە هەموو ڕۆژێ ئەمە قەڵپە بێتەوە ئەو ئەوێ ئەوزای کوردستانی عێراق بۆ جۆرە سەرکوتکە کە تەکمیلەی ئەڵلقەکانی سەرکوتگەری لە ناوخۆی ئێران بکە بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامی مەسەلەی ئەسڵی ئەمنیەت و بەهانەی ئەوەی کە ئەوێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە خاکی عێراقا کۆنتڕۆڵکە تەنها بەهانە و پاسایەکە چۆن تورکیا پەکەکای کردووە بە بەهانەیە بۆ سەرکوتی ناوخۆ و بۆ پێلە ڕاکێشان و بۆ ئەوەی کە تەوازنی هێز لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقا زامنکە ئێران ژەوێ وا بکە مەسەلەی ئەمنیەت من پێم وایە یەکێکە لەو دانیشتانەی کە پارتی ملی پێداوە و ئامادەی هەموو نەخشەیەکی جمهوری ئیسلامی بەرێتە پێشەوە بە خاترەوەی لە ڕێگایەوە فشار بخاتە سەر حیزبە عێراقیەکان سەرێکیتی نیشتیمانی وە سازشکەن لەسەر داخوازەکانی پارتی لەوانە هەڵبژاردن لەوانە ڕێبەرکردنی نەوتە مەسەلەی موچەیە من پێم وایە ئەم چوارچێوەیە لەم چوارچێوەیە هەموو ئەو مەسایلانە بوون بە سیاست بوون بە کێشمەکێشێکی سیاسی لە نێوان هێزەکان کە پارتی تایە سەرێکێتی و ئامادەیە بۆ چینەوەی دەستکەوتەکانی تەنازوراتی ئەمنی حتا زۆر واوەتر لەوەش لەگەڵ جمهوری ئیسلامی بکە بەڵام بۆ مەسەلەی موچە جارێکی تر بپرسمەوە بۆچی مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە وەکو کێشەیەکی نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێم باسی لێوە کرابوو ئەمجاریان لە تاران تاوتوێکرێت من وەکوتم مەسەلەی موچە لە هەوڵەوە مەسەلەیەکی سیاسیە مەسەلە هەتا قانونی نییە هەتا مەسەلەی مافی خەڵکی کوردستان نیە چکە حکوومەتی عێراقی لەسەر مافی چوونیی هاوڵاتیانەوە حرەکەت ناکە هەموو ئەوانە پایماڵ کراوە ئەو مەسەلەی ئەوەیە دەسەڵاتی مرکزی بۆ عێراق بگەڕێنێتەوە سەردەمێ خاڵە سنووریەکان بوو سەردەمێ فڕۆکە خانەکان بوو سەردەمێ داهاتی ناوخۆ سەردەمێ نەوت بوو ئێستا کەوتۆتە سەر موچە قەزەیەکی سیاسی ئەحزابەکان ئەیانەوێ بە ئیمتیاز وەرگرتن و بە تەنازول پێکردنی پارتی بە پلەی یەکەم ئەو کارە بکەن بە تایبەتی کە ئێستا پارتی لەسەر مەسەلەی موچە و هەژماری منەوە تەریک ماوەتەوە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە جۆرێک لە ئەنگری حکوومەتەکەی سوودانین یەکێتی خۆی چێکە لەو فشارانەی کە نەخشەی حیزبە عێراقیەکان لە هەرێمی کوردستان هاباتەڕێەوە بۆیە پارتی ئەوێ لە ڕێگای فشاری خستنە سەر ئەحزابەکانی عێراق پشتیوانی ئێران بەدەست بێنێ داوای لە ئێران کردووە کە ئەو فشار و بربەستانی کە لەسەر مەسەلەی موچە هەیە لەسەرەوەی کە ئینتیخابات بە زەرەری پارتی بڕێوە ببرێ لەسەرەوەی کە نەوت ڕاگیراوە ئەوێ ئێران بکاتە دەزمایەک تەنازولی بۆ بکە بە هەموو نوعێکە ئێران چی ئەوێ بە خاتریەوەی ئەو فشارانی کە دادگای فیدراڵ ئەیکا یا ئەوانی کە ئەحزابەکانی ناو لیستی هاوانگی عێراقیکەن لەسەر خۆی هەڵگرێ و خاویان کاتەوە ناچار امتیازیان لێ وەرگێ هەروەکوتم لە سەکانی پێشووترا ئەوە تا تازە بە تازە نێچیروان بەرزانی گەڕاوەوە یەکسەر مەسرور بەرزانی سکاڵایەکی لە دادگای عێراقی تۆمار کردووە یەکسەر دادگا جوابی مثبەتی پێیاوەتەوانێ ئەمە معادلەکەی گۆڕیوە ئێستا ئەوە یەکێتی کۆتۆتە تەبلیغاتی کەین و ئەوە نابێەوە بێ بەڵام پێشوتی ژەر پێداگیریە کرد کە لەسەرەوەی کە هەڵبژاردن و موچە بۆ شێوە بێکە خۆیەوێ بەڵام ئێستاوە هاوکێشەکە بە جۆرێ نیشانمانەدا کە تاوافقات لە بینی پارتی جمهوری ئیسلامی کراوە لەسەر مەسەلەی موچەیە لەسەر مەسەلەی ئەمنیە لەسەر مەسەلەی انتخاباتە لەسەر مەسەلەی ناردنە دەرەوەی نەوتەکە ئەمانە ئێستا خاڵ و مەسەلەی ناوکۆکەی کێشمەکێشی نێوان پارتی و حکوومەتی مرکزیە بۆیە بەبڕای من لەسەر موچەش لەسەر ئەمانە قسە کراوە معلومە دەسەڵاتی عێراقی لەژێر نفوزی ئێرانە و ئێران ئەتوانێت زۆر لە هاوکێشەکان بە قازانجی خۆی بگەڕێ بەڵام وەختی ئەم گۆڕانکاریانە لە عێراقا ڕۆیە کە پارتی تەنازولی زیاتر بۆ جمهوری ئیسلامی بکە و جواب بەداوەکانی باتەوە هەموو جارێکە نێچیروان بەرزانی لە سەردانێکدا یاخود میوانداری لایەنێکی سیاسی دەسەڵاتدارێکی جیهانی دەکات میدیاکانی پارتی و بە تایبەتی ڕوودا و زۆر بە گرنگی ئاماژەی پێدەدەن بەڵام ئەمەی ئەم جارەیان زۆر لە جارانیش زیاتر گرنگی پێدراوە و زۆر بەکو دەستکەوتی گەورە تەماشای کراوە ئەمەیان ئەیانەوێت چی بڵێن لەم ڕێگەیەوە
بەڵێ خەسرە و سایگوێتان لە دەنگمانە زۆر بەداخۆ بەهۆی خراپی ئەنتەرنێت زۆر لە پرسیارەکە حاڵی نەبوو بێ بمبەخشی نازانم بەڵێ دووبارەیەکەمە کێشەنیاک هیوادارم ئێستا گوێتان لە دەنگم بێ وتم کە بەگشتی گرنگی دەدرێت لەلایەن میدیاکانی پارتی و ڕوودا و بە تایبەتی بە سەردانەکانی نێچیروان بارزانی بەڵام ئەم جاریان وەک بڵێ زیاتر لە جاران گرنگی بەم سەردانەی نێچیروان بارزانی بۆ ئێران کراوە و دەستکەوتی گەورە تەماشا کراوە ئەمە چیمان پێ دەڵێت باداخەوە دیارە کێشەداوای لێبن لە بینەران و بیسەرانی پێشنگ تیڤیەکە بەڕێز دەکەن ڕاستە ڕەنگە لە پرایڤێت چاتە بینوسی باشتر بێ تا بتوانم نازانم گوێتان لە دەنگی من هەیە یان نابەداخۆ بار و دۆخی هەوا و بەڵێ هیوادارین بتوانین لە دەرفەتێکی ترە ئیدامەی پێ بدەین وەڵامی ئەو پرسیارانەی تر وەرگیرنەوە لێرەدا کۆتایی بەم چاوپێکەوتنە دەهێنین خەسرە وستایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سوپاس کا لەگەڵمان بوویت زۆر سپاسیەوە کە موماندوو نەبوون زۆر داوای لە بینەران و بیسەرانی بەڕانی پێشنگ تیڤیەکەم هیوادارین لە فەرستی تا بتوانین ئەم کێشانە چارەسەرکەین زۆر سپاسانەکەم من لە خزمەتی هەر پرسیار و گفتوگویشیەوەدا زۆر سپاس باداخەوە بینەرانی ئازیز گرفتی لاوازی ئینتەرنێت لە کوردستان جاروبار ئەم کێشانە دێنێتە پێشەوە کێشەی تەکنیکیش بابەتێکە لە بەرنامە ڕاستەوخۆکانە کەمتر دەتوانین زاڵ بین بە سەریاندا بەڵام هەڵبەت لە بەرنامەکانی داهاتووتردا دێنەوە سەر ئەم بابەتانە و پرسیار بێ وەڵام جێ ناهێڵێ بەڵام وچانێکی بچووک دەدەین و پاشان هەڵسەنگاندنی یەکی ئایاری ئەمساڵ دواتەوەری بەرنامەکانی ئەمڕۆمانە و لەگەڵمان بێنەوە بەڵێ بینەرانی ئازیز دروست هەفتەیەک بەر لە ئێستا یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار بوو هەر ئەو ڕۆژە ئێمە بەرنمەیەکی تایبەتمان ئەنجامدا کە نزیکی دوو کاتژمێری خایەن کۆمەڵێ چاوپێکەوتن و هەروەها ریپۆرتاژ و گرتە ڤیدیۆی مێژووی و مێژوو چەیەکی ئایار و ئەمانی لە خۆگرتو و کەسانێک نامبینیوە دەتوانن لا تۆڕە کۆمەڵایەتەکانی پێشنگ تیڤیەوە تەماشای ئەو بەرنامە تایبەتی هەفتەی ڕابردوو بکەن بەڵام یەکی ئایاری ئەم ساڵ لە جیهان و کوردستان چۆن بەڕێوە چوو تەوەری ئەمڕۆی بەرنامەکانمانە لەگەڵ جەلال سەعید تاوتوێ دەکەین جەلال سەعید ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارەی خۆشتان باش هاوڕێ بنار سپاسی ئەوە دەکەم و سپاسی بینەران و بیسەرانی پێشنگ تیڤی دەکەم کە بۆ کاتە بەمتاندا و جوای پرسیارەکانتان بدەمەوە دەستان خۆش بەڵێ ئەمەوێ گەر بە شێوەیەکی گشتی تەماشای یەکی ئایاری ئەم ساڵ بکەین ئێوە چ جۆر هەڵسەنگاندنێکی بۆ دەکەن لە ئەنجامدانی ئەو مناسەبەتانی کە لە پەیوەند بایەکی ئایارەوە لە سەر تاسەری جیهاندا بەڕێوە چوو خۆی دیارە یەکی یار ناسمە سەر مێژووی دروستبوونەکەی و دەستپێکردنەکەی بەڵامتر هەموو ساڵێک لە ڕۆژێکی یار لە هەموو دنیادا ئەم ڕۆژە ڕۆژێکی چینایەتیە بۆ کرێکاران وتر بەهر بۆنەوە بە هەر شوەیە کە بۆیان دەکرێت لە چەشنی ناڕزایەتی لە چەشنی هاتنە سەر جادە نمایشکردن هاتنە سەر داخوازیەکانیان لە بە پێی ساڵەکان دەگۆڕێ ئەمانە ڕوودەدات بەڵام ئەوەی ساڵ زیاتر بڵێ زۆربەی دنیای گرتەوە بەتایبەتی کوردستانیش کە وەکو خۆت باس کرد ڕپۆرتاژەکەتان جێگەی دەستخۆشی بوو کە لە کوردستان یەکی ئارێکی باش بەتایبەتی لە منتیقی بازیانوانە کە منتیقی پیشەسازی کرێکاران بوو دەستان خۆش بۆ ئەم خۆنمایشکردن و ئەو یەکگرتوویە کە پێشانیاندا لە دنیادا ئیتر حتمما لە هەموو وڵاتەکان کرا لەو ڕۆژەدا و وتر جێگەی خۆشحاڵی بوو کەتر خەڵکێکی زۆر ئەم ساڵ بەشداری ئەم ئەوانە کرد دیارە پێم وایە دەکرێت قسە لەسەر بۆچی ئەم ساڵێکی یاری ئەم ساڵ کە نوعێک لە خرۆشانێکی زیاتی پێوە و یان نوعما ینی شعاری چینایەتی پێوە بوو تاکۆی کە شعارێکی نۆرماڵ و ساڵانەی هەموو چینی کرێکار بێ ئەمە پرسیارە ڕاستی بۆچی لە ئەم ساڵدا هێندە مەسلەی کرێکاری مەسلەی چینایەتی زاڵتر بووە بەراورد بە ساڵانی ڕابردوو تەنها وکو ڕۆژێکی سمبۆلیک نەبوو کە
ماشێک ئەنجام بدرێت و تێپەڕێت. خۆی پرسیارەکەت لە جێ خۆیلایەتی لەبەرەوەی تر ئەم دنیای بەربێتیە ئەم دنیای چینایەتیە ئەوەندە چینایەتی بۆ تۆ ئەوەندە زەق بۆ تۆ هیچ خۆشگوزەرانیەک بۆ حتا ئەم کرێکاران نەماوەکەتر کات خۆی لە ئەوروپا بە وەکو لە بەرامبەر بلۆکی بڵێ ڕۆژهەڵاتی یان سۆڤێتەوەوانە کە دنیایەک دەرماڵە و دنیایەک ئیمکاناتی ئیزافیان بۆ سەر دەکات ئەمانیان هەموو لەستان تۆ ینی ئەم دنیای بەنەوە خوپی بۆ تۆ بەنەوەیەک چینایەتی بۆ تۆ کە کرێکار حتا ڕۆژانەی خۆی بۆ ئێوارە مسۆگەر نییە بە مەلاین خەڵک بێکارە بە مەلاین خەڵکی تر حەقدەسەکەی لە خوار ئەو حەقدەسەیە کە ساڵین تر وەری لەگەر یعنی بە دەرەجاتێک ئەم ڕاوڕوتی سەرمایه‌داریە ئەوەندە زەق بۆتەوە لە ئەشخاصدا بۆتەوە لە حکومەتدا بۆتەوە لە دەسەڵاتدا بۆتەوە یعنی حتا کو 10 میلیاردێرەکانی دنیا پارەکان بەرەو سەرتر دەڕات و خەڵکیش بەرەو فەقر و فەلاکەت دەڕوە بۆیە ئایاری ئەمساڵ ینی واقعان بەبێەوەی حتا ئەحزابی شەبێ هەتا بۆ بێ ینی هەر کەسێک هەر کرێکارێک هاتوو پلاکاردێکی بەدەستەوە گرتو و معاناتی خۆی تێکە ئەم معانەتە معاناتێکی ڕێک چینایەتیە لە بەرامبەر ئەم لیبرالیەتی کە دنیای سەرمایه‌داری بەسەر کۆمەلگای بەشەری داهێناوە بەسەر کولی چینی کرای داهێناوە بۆیە تر پێم وایە وەختێتی کرێکار ئەو خۆشحاڵە بێتە دەرێ لەو ئاسە بستە ئاسێکی تر کە تر پێ دەبێت سەرمایه‌داران تر ئەو جار ببنە هەدەفی ڕاستەخۆی کرێکاران بە شعارەکانیان بێگرتوویان بە ئەحزابی دروستکردنی ئەحزابی پێشۆ و خۆشبەختانە من حتا لە کەنەدا ئەوم بینی کە ینی کۆمەڵێ لافتەم بینی لە کۆمەڵێ شتم بینی سەرای ئەوەی کە تر مەسایلی جەنگ و شەڕی فەڵەستین و ئیسرائیل و ئەوانش مەوزوعێک بوو لەوەکەدا بەڵام ئەوەی کە بۆ من میی بوو مەسەلە چینایەتەکە بوو کە تر خەڵکی زۆر شعاری زۆر رادیکال زۆر بەرزەسی بەرامبەر بە نظامی سەرمایه‌داری و دنیای یەک قوتبی هێناوەتەرێک کە نظامی سەرمایه‌داری حاکمە لەم دنیادا. لە زۆرێک ئایاری وڵاتاندا باز لەوە کرا کە ئێستا سەرمایه‌داری لە ئەزمەیەکی قوڵدایە و ئەیانەوێت کە چینی کرێکار باجی ئەم ئەزمەی سەرمایه‌داری بێتەوە بۆ ئەوەی کە تێپەڕێنی و ئەمە بە زۆرێک لە دروشمەکان و لە قسە و باسەکانی یەکی ئایاردا دەرکەوت بوو ئێوە لەگەڵ ئەم تێڕۆیندا چەندی هاوڕان نه حتما وایە حتما تر ئەم دنیای ئێستا بەڕاستی تر سەرمایه‌داری هیچ شتێک نەماوە کە بەکارێنێ بۆ کەڵەکردنی سەرمایی لە ساڵانی ڕابردوو لە جەنگەکانی لە دابەشکردنی خەڵکەکەی بەڵام ئێستا هەتا حدودەکانی شکردەوە کە تر ئیسفادە لە کرێکاری هەرزان کە هەر تێر نابێ ئیسفادە لە ژێرخانی وڵاتانی سێم کە جاران پێیان وڵاتانی سێم مش تێر نابێ ینی هەموو وەسیلێ بەکاردێنێ ئێستا لە کەنەدا کرێکار دێنێت کرێکاری تازە دێنێ لە بەروی کرێکارە کۆنەکان حەقدەستێکیان هەیە یان مافێکی زیاتریانێ ئەمانە دەنێتەوە ماڵێ بە پاکێجێک بە پارەیەکی زیاتر بۆ ساڵێک وانە دوای تەماشا دەکات قازان زەکات چونکە کرێکاری تازە دێنێ بە سەرێکی زۆر کەمتر و بە حەقدەستی کەمتر ڕازی دەکات بۆیە سەرمایه‌داری گەوشۆتە ئەوجی دڕندەی خۆی دەوێت ئیسفادە لەسەر هەموو توانا و ئەوەیەکی کرێکار بکات بۆی کەڵەکەی سەرمایە زیاتر بکات ئەمە خەسەی ئەم دەورەیە کە تر سەرمایه‌داری دەستی بۆ وردو بەڵام ئەمەش ئەزمەکانی سەرمایه‌داری حل ناکات چونکە سەرمایه‌داری بە خۆی لە ئەزمەدایە هەر جار و بەنەوە ئەپینەی دەکات بەڵام دواتر دەکوێتە ئەزمەیەکی گەورەتر من پێم وایە ئەمە کۆتایی ئەم سیستەمەیە بۆیە بێکرێکاران حیزبەکانیان لە خەمیەوەدا منتر بتوانن ئەم نیزامە هەڵپێچن و تر نیزامێکی شایستە بە ئینسان دنیایەکی باشتر بۆ کرێکاران زەحمەکەشانی دنیا بەدەست بێن. لە بەرنامەکانی هەفتەی ڕابردووە کە تایبەت بوو بایەکی ئایار شتێک جێی سەرنج بوو کە هەم لە کوردستان هەم لە سویسرا هەم لە کەنەدا باز لەو کرا کە هێشتا یەکی ئایار پشووی فەرمینیە یاخود ئەگەر واش بێت بەو شێوەیە کاری پێوە ناکرێت چاودێری نیە و خاوەنکار دەتوانێت کرێکار بەرێتەوە سەر کارەکانیان بۆ نمونە لە کوردستان ئەمە کێشەیەکە گرنگی ئەم ڕۆژە بۆ کرێکار چییە و بەتایبەتیەوەی کە بێتە پشووی فەرمی و ئەوەی کە کرێکاران ئەم تەوەریان هێناوەتە ئاراوە ئەمە گرنگەکەی لەکوێدایە
خۆی ئەگەر لە بیدا باسکەم ینی دانانی ئەو ڕۆژە وەکویەکی ئایر ئەمە قەرارێکی سیاسیە بە تایبەتی وڵاتانی نۆرسی ئەمریکا کە ئەمریکا و کەنەدا و مەکسیکیشی تر بە دەرەجاتی لەگەڵ ئەمە هەیە و تۆ باسی سویسراشت کرد ئەمە بخۆی قەرارێک سیاسی و ویسیان ئەمە لە زەهنی کرێکاران دەربێنن کە تر ڕۆژێکیان هەیە لەگەڵ ئەنتەرناشناڵ وەرکرز دەی بێ ئیتر کردیانە بەلەی بەردەی یعنی ئێستا لە کەنەدا لە یەکی نۆیە بەحسا بە ناوی ڕۆژی کرێکار لە یەکی نۆ یا لە ئەمریکا یەکی نۆیە ئەمە بۆی دای بڕێنن لە کولی باقی چینی کرێکاری جیهان ئەمە قەرارێکی سیاسی و کە دیارە چەپەکانی کەنەدا و خودی ئەمریکاش ساڵانی زۆرە ئێستا لە ئەمریکا کەمتر بەس لە کەنەدا ساڵانی زۆرە لە ساڵێک دەبێت ئیش لەسەر کراکە یەکی یار بگەڕێنینەوە لە کاتی خۆیدا لەگەڵ لە پاڵ چینی کرێکاری جیهان ئەم ڕۆژە ڕێز بگرنیان بیکەم بە ڕۆژی ناڕەزایەتی خۆشبەختانە ئێستا هەموو ساڵ لە یەکی یار لەوەی کە تر ئەو ڕۆژە پشوش نییە بەڵام ئێمە بڵی کەنەدا چەپەکان و حیزبەکانی ڕۆژێکیانداناوە یا ڕۆژی ئۆتڵە پێش یەکی ئاریان دوای یەکی یارگەنەکەوێتە بیزەوت ئەو ڕۆژە ئۆتڵەکان بۆیە تر لە کەنەداش ئەم حرەکەی هەیە حتمما ئەم ڕۆژە ئەگەر پشوو بێت دیترەوە وەکو حەقێکی کرێکار دەگەڕێتەوە ئەو ڕۆژەی تر ڕۆژێکی ڕسمی دەبێت دەتوانێت ئیسفادە لە هەم ئیسراحەت هەم لە ناڕەزایەتەکانی کە لە پاڵ چینی کرێکاری جیهان کە لە وڵاتانی تر بە ڕسمی ناسراوە و ئەو ڕۆژەی لە ئازان لەبێتە مارشێکی ناڕەزایەتی ئەمە بە هەر دلیلێک بێ ینی ئەم ڕۆژە دەوێت بگەڕێتەوە بە هیوامەوە بەهێزی یەکگرتووی چینی کرێکاری کەنەدا و ئەمریکا و وڵاتانی کە ئەو ڕۆژیان یا هەتا خودی عراقیش کە کاتی خۆی هەموو کرێکاری کردە مۆزە بۆی هەر ئەو ڕۆژیان لە بەسێنەوەش بەشی بوو لە سیاسەتی ڕژێمی پێشوو کە ئەو حەقە لە کرێکا بسێنەوە بە هیوامە ڕۆژە بکەنەوە بە ڕۆژی ڕسمی و بۆ کرێکارە هەم سوادە لە ڕۆژەکە بکەن ئەوە بیکەن بە ڕۆژی ناڕەزایەتی لە پاڵ چینی کرێکاری جیهانی پێش ئەوەی من دو پرسیارم بکەم پرسیاری بینەر بێنمە سەر شاشەکە و ئاڕاستەی ئێوە بکەم ومێتان بەوە هەیە کە خۆپشاندان و مارشەکانی ئایار لەسەر تاسەری جیهاندا بێتە بەرهەمێک بۆ ڕزگاری چینی کرێکار یاخود لانی کەم چوونە سەرەوەی مافەکانی کرێکاراندا جیهاندا حتما ئەم پرسیارە ئیتر واقعەتی هەیە هەر تۆ گەر هەر هیچ شتێ نەکەی لە ماڵەوە دانیشی یا ناو کارگە دانیشی ئێتە حتما شتێک بەرز نایانی سەرمایهدار بە هیچ شوێ رازی نییە بۆ کەتر تۆ ناڕەزایەتی بکەیت جاوە کە خۆت قسە نەکەی زێکە خۆت دیتر نیتە سەرجادە بەدەنگی کەواتێتر هەر ناڕەزایەتیەک هەر خۆپشاندانێک هەر ڕێکبوونێک هەر دروستکردنی حیزب و ڕێکخرا و گروپێک حتما ئەمە قازانجی بۆ چینەکەی تۆ هەیە و لە نهایەتدا ئەم حرەکەتەوە ئەبێ گوڵێکی سووری لێشین بێ ئەبێ ناکرێتتر هەر یەکە بەس بە پەرچەمی خۆی هەیە و وەکو ڕۆژێک خۆی خاڵی کاتەوە ئەبێ هەنگاوی تر بنین پێم وایە کرێکارانی پێشە و ڕابرانی کرێکاران یا حیزب پێشەوەکان ببیری لەوە بکەنەوە ترچینی کرێکار پێویستی بە حیزبی پێشڕەوە بە حیزبی پێشڕەوە نەبێ ناتوانێت ئەم سیستەمە سەرۆژنکە سەیری جەمە سەرمایهداری کە هەزاران حیزب ملیۆنە حیزبی داناوە لە هەر وڵاتێک بیسی حیزبی ڕیز کردووە بەڵام هەمویان یەک تەپڵ لێدەن یەک گۆرانی دەڵێن بۆ قازانج و بەرژەوەندەکانیان ئەی کرێکاران ئەی حیزبەکانیان ئەی ڕێکخراوەکانیان ئێوە بەتەمای چین ئێوە بەتەمای چین کە تر لەزانانی سەرمایهداری ڕۆژ بە ڕۆژ لە دەستی قسوتە بینەخاقات تا دوێنێ سندیکای دانابوو دەویست لەو ڕێگەیەوە چاواشەکاری بکات کۆمەڵی ڕێکخراوی دانابوو کە پیان ڕێکخراوی زەر دەویست چاواشەکاری بکە ئەمانەش نەمان ئەمانە جێ ئەمەلتان نەما کەواتەتر هەر ئەوەیە ئەبێ لە پاڵ یەک بین ئەبێ حیزبی پێشەوە دروستکەین ئەبێ کرێکارانی پێشەوە بێن لە ڕاستی ناڕەزایەتەکان بن بۆی بتوان ئەم حرەکەتە ئەمەل هیوا بۆ کۆمەلگا بگەڕێنێتەوە بێ بە پشتیوانی بۆ شۆڕشێکی سەرتاسەری و لە گۆڕنانی سەرمایهداری یەکی ئایاری ئەم ساڵ تێپەڕی بەڵام تا یەکی ئایاری ساڵی ئایندە خەباتی چینی کرێکار چۆن دەبینن لە نێوان دوێشی ئایاردا و پێویستە چی بکرێت حتمما تر چینی کرێکار چۆن سەرمایهداری ڕۆژانە خۆی بەرهەم دێنێتەوە ڕۆژانە شیلەی ژیانی کرێکاران دەمژێت ڕۆژانە لەسەر ئەمە ژیان دەکات
ئەی تۆ وەکو کرێکارێک وەکو ڕێکخراوێکی ئەم کرێکاری وەکو کرێکارێک پێشەوەکو حیزبێکی پێشەوەم کرێکارە تۆ ئیشەکەت چییە تۆ کارەکەت چییە هەروەیەتر لە ڕۆژێدا نمایش دەکەیت و دەچیت تۆ ماڵەوە کامەتر دیارە سەرماداری زۆری پێخۆشە تۆ ئەو ڕۆژت هەموو دنیا سوورکە بەزمە چۆ معاملەکەی پێدامەخە قازانجەکەی مەدا سەرجادەیە بڕۆ سەرجادە بگرە و هیچ بۆ مۆزوعێک نیە ئەسڵ لەوانەیە خۆشی پێوە کا بڵێوەتانە دیموکراسی و متانێ ئەویش قسە دەکاوە ئەویش خۆپیشاندان دەکات بۆیە من پێم وایە لە ئایاری بۆ ئاری داهاتوو بۆ دواتریش هەر یەک شارە هەیە ئەویش یەکبوونە یەکریزیە کرێکاران پێشەوە بێنە مەیدانە بێتر شەق لەو ئەوە کۆنە بدەن ڕێگا کۆنە بدەن کە گرتویان تەبەر تەنها پیان وابێ سندیکاکان دەتوان ڕیفۆرم کەن یان داخوازی بەدەستبێنیانەوە تا بە ڕۆژێک بتوانن ئەم سیستەمە بخەنە دواوە ئەو سیستەمە هەر دەسێتە پێشێ هەر شیلەژانی تۆ دەژێ هەر سفری ماڵەکانی ئێوە چۆڵتر دەکات هەر شەڕ و کوشتار زیاتر دەکات کەواتە تر لە مەقابلژە هەرێ ئەمە ئەو ڕێگەی ئێمەیە کە بتوانین یەکگرتووتر و ئیش لە سناو کرێکاران بکەین وتر بە مۆقعیتی خۆیان ئاشتیان کەین لە کولدا ڕێخاوێکی کرێکاری حیزبێکی پێشە و بۆیان دروستکەین بتوانین پێ بە پێتر سەنگەر لە بەرامبەر نظامی سەرماداری و ئەو سیستەمە هەڵپێکین. بەڵێ جارا سعید زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منیش زۆر سپاسیەوە دەکەم بۆ کاتێ بە منتاندا دووبارە دەستان خۆش. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بۆ هەر شاد و سەرکەوتوو.